دووەمیان پێشەوە دەبێت قبوڵی ئەوە بکا کە هەڵەی کردووە، واتە ناڕازی نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕە نەبوو لێ کۆڵینەوەی کە فعلا قسەی سەحابە هەمووی ڕاستە، یەکسەر ڕاستی کردەوە، هیچ تووڕە نەبوو، بە سنگێکی زۆر فراوان وەریگرت و لەو شوێنەدا دەستی پێکردەوە. ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 401 سەیری صحیحی بوخاری کەن ژمارە 401 لە فتح الباری شەرحی صحیحی بوخاری شێخ ابن حەجەری عەسقەلانی لە مجەلەدی یەکە لە لاپەڕەی 653 دا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەم هەڵانەی کە لە نوێژەکەدا ڕوویدا فەرمی سەحابەکان خەڵکی نەبزانن ئینەما ئەنا بەشەڕ مثلکم، بەخوا منیش بەندەیەکی خوام، منیش بەشەرێکم وەکو ئێوە، ئەنسا ما تەنسەونە، ئەوەی ئێوە لەبیرتان دەچێت خەیاڵتان دەڕوا منیش هەمان شتم لێ بەسەر دێ، منیش مرۆڤم وەکو ئێوە. فإن نسيت فذكروني، شتەکە ئاساییە، هەر وەختێ شتێکم لە بیر چوو بیادم خەنەوە، منیش بەشەرێکم وەکو ئێوە، با پێغەمبەری خوش بم، لە هەر شوێنێکا شتێکم لە یاد چوو بیرم بخەنەوە. کەواتە ئەو کەسێ ڕەخنەشی لێ دەگیرێ بە سنگی فراوان بێ و بە شێوازێکی زۆر ئاسایی وەریگرێ.